بەخوا پەشیمانی لەوەی کە نوێژەکانت بە جوانی نەکردووە، بەخوا پەشیمانی لەوەی کە هەمووشۆی مزگەوتت نەکرۆ جوابی بانگدەرت نەداوەتەوە، بەخوا پەشیمانی لەوەی کە خیانەتت کردووە و حرامت خواردۆ تاوان و گوناهت کردووە، زینات کردووە بە درۆشتیت کردووە، هەر هەمووی پەشیمان دەبیتەوە. وردە و دەخۆشەویستان دوای کە مردن هات لاشەمان دەستەکانمان پێیەکانمان هەمووی وردە و دە لە جوڵاکەوێ تا ڕقەبێ کۆتایی پێدێت. جا لەو کاتەدا كلا إذا بلغت التراقي وقيل من راق دەی بانگی دکتۆر دەکرێ بانگی خەڵکەکرێ دەی کاکە وەرمزانم نەخۆشیێت چه چارەسەری کەن وظن أنه الفراق بەڵام دڵنیایە ئینسانە دەمرێت چارەسەری چی؟ ئەم جارە وەک جارەکانی تر نییە چارەسەری پێویست بێ، ئەم جارە کۆتایی پێدەیە ئەوەی کە دەیەوێت چارەسەرت کا خۆشی ئەو ناخۆشی و ناڕەحەتی ئەبێ هەر ببینی ئەو دکتۆرە. چارەسەری چی؟ کۆتایی بە ژیانت هاتووە. ئەمە دەردێکە دەرمانی نییە. ئەو ڕۆژەمان لەبیر چۆ بۆیە لە هیچ ناگەڕینەوە. ئەوانەی کە سافیرن و خۆیان ڕوت کردوێتەوە جلوبەرگی تەسک و تەنک لەبەر دەکەن و خیانەتەکەن لە پیاوەکانیان، ئەو پیاوانش کە خیانەت لە ژنەکانیان دەکەن ئەو ڕۆژیان لەبیر چووە. بۆی ئەو حاڵیانە هەونەندە جوانە. خۆشەویستان، بیرێک لەو ڕۆژە بکەینەوە کاتێک کە گوناه و تاوان دەکەین کە تێیدا زیندوو دەبینەوە، لە قەبرەکانمان دەردەچین. کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان کەی ئەو ڕۆژەت لەبیر نەچێ بە ڕوت و قوتی حەشر دەکرێ. بەخوا پەشیمانی لەوەی کە نوێژەکانت بە جوانی نەکردووە، بەخوا پەشیمانی لەوەی کە هەمووشۆی مزگەوتت نەکرۆ جوابی بانگدەرت نەداوەتەوە، بەخوا پەشیمانی لەوەی کە خیانەتت کردووە و حرامت خواردۆ تاوان و گوناهت کردووە، زینات کردووە بە درۆشتیت کردووە، هەر هەمووی پەشیمان دەبیتەوە. یەومە یەتەذەکەڕ الئینسان، هەمووی ئینسانی بیر دەکاتەوە، بەڵام سوودی نییە لەو ڕۆژەدا، سوودی نییە. بۆچی لەو ڕۆژدا سوودی نییە؟ یەومەئذ یەتەذەکەڕ الئینسان وأنى له الذکرە. ئینسان بیر دەکاتەوە بەڵام بیرکردنەوە سوودی نییە، قازانجی نییە. پەشیمان بوونەوە دادی تۆ نادا، دەردی تۆ تیمار ناکە. بۆیە ئەمڕۆ پەشیمان بەرەوە لە گوناه و لە تاوان، لە دوای مردنت قیمەتی نییە و خۆزگە و ئاواتەکانت هەمووی بێبەر و بێنرخە، هیچ قیمەتێکی نییە لای خوای پەروەردگار. بۆیە ڕۆژی لە زیندوو بوونەوەت لە قەبر دەرچوونت بیر نەچێ کاتێک کە ویست گوناه و تاوان کەی، کاتێک کە ویست سەرپێچی فەرمانی خوا بکەیت و سنووری خوا بشکێنی، دڵنیا بە ڕۆژێک دێتە پێشەوە تۆ تێیدا دەمری و ڕۆژێکیش دێت کە تێیدا زیندوو دەبیتەوە.